دوای پێشکەشکردنی چەند بەرنامەیەکی بەرەولوتکە و گرنگیدان بە سەرکێشی و هەڵکشان بەرەولوتکە و شاخەکانی کوردستان، ڕۆژ لە دوای ڕۆژ هەوادارانی وەرزشی شاخەوانی ڕووی لە زیادبوون کردو. حەز و ئارەزووی هەوڵاتیان بۆ بەشداریکردن لەم یاریە بەبێ ڕەچاوکردنی تەمەن و نەتەوەیی زیادی کردووە. ئێمە لەگای گۆلین لە بینی پێنجوینە گۆلین سێم جارەکەین جاماتێک هەیە کە تازەین و جاماتمان هەیە کە سێم جارەکەیان شوێنێکی زۆر خۆشە. گەشتی ئەم جاری بەرنامەی بەرەولوتکە بە بەشداری زیاتر لە 80 کچ و کوڕ ئەنجام دەدرێت. سەرکێشی ئەم جارەمان زۆر جیاوازترە لە گەشتەکانی دیکە، چونکە زۆربەی بەشداربووان یەکەم جاریانە کە لەگەڵ گروپێکی شاخەوانیدا گەشت دەکات. سەلاو بۆ هەمووتان، ساعتێک پێچێکە پیاسە بکەین، هەمومان بە یەکەوە بڕۆین، ینی چەپ و ڕاست و شوێن بە خۆتان مەدۆز، ینی you don't have to be creative now. ڕێگەکە زۆر ئاسانە، هەر ڕێگایە زۆر ئاسانە و تەختیشە، تۆزێک قورسی هەیە، تۆزێک ینی 15 متر 20 مترێک هەیە بە یەکەوە ئارن باشە، لە گروپ زۆر جیا نابین و ئیندیڤیدوال واکیش زۆر نابێت. ئەمجارە بەیەکەوە بەرەو شوێنێکی گەشتیاری و سەرنجڕاکێش و ڕێگا سەخت و هەڵدێرەکان دەبڕین. بەڵام ئەم هەڵگەڕان و دابەزینە سەخت دەبێت، چونکە بەشێکی زۆری بەشداربووان شارەزایەکی ئەو تۆیان نییە لە سەرکەوتن و هاتنە خوارەوە لە بەرزایەکان. ئێمە بەرەو سەیرانگای گۆڵێ بەڕێ دەکەوین. ئەم سەیرانگایە لە ڕووی جوگرافیەوە سەر با قەزای پێنجوێنە و بە ناوچەیەکی گەشتیار و سەرنجڕاکێش ناسراوە و ساڵانە گەشتیارێکی زۆر لە ناوە و دەرەوەی کوردستان سەردانی دەکەن. ئێستا ئێمە لە سەیرانگاکە و ئامانجی گەشتەکەمان نزیک دەبینەوە. لە پێناو سەرکەوتنێکی بێکێشە لەلایەن سەرپەرشتیارانی گەشتەکە چەندین ڕێنمای پێویست بە گەشتیاران دەدرێت. ئێمە بەرەو سەیرانگای گۆڵێ بەڕێدەکەوین. پێویستە کاتژمێرێک بەپێ بڕۆین بۆ ئەوەی بگەینە نێوجەرگەی سەیرانگاکە. بەشداربووان بە حەز و تاسەوە چاوەڕوانی بینینی ناوچەکە دەکەن. ئێستا لە نیوەی ڕێگەکەین، تقریبان 25 دقیقەمان ماوە بە شوێنە جوانەکەی گۆڵێ. من وەکو بەشداربوویەک هەفتانە سەردانی دەرەوەی سلێمانیەکەین، ئەو شوێنە سروشتانەی کە بیبینین و زیاتر بۆ بڵێن بۆ جسمی ئینسان باشە، بۆ ئەوەی هەواکی پاکیش هەڵمژین لە کۆتای هەفتەیە، چونکە عادەتەن هیلاکە بیت و هەوای پیس هەڵمژیت و لە ناو شار هەمووی سیارێ و هەروە هەوای پیس لەبەرەوە یەنە دەرەوەی شار کە هەواکی پاک هەڵمژین و هەموو وەرزشێکیش بۆ جسمی ئینسان باشە. لەبەرەوە کاتێک خۆشیش بەسەرەبین لەگەڵ هاوڕەکانمان و هەفتانە من زۆر کات تا بتوانم مەجال هەبێم و بۆ ئەم شوێنش بە تایبەتی گۆڵێ سروشتێکی زۆر جوانی هەیە. تقریبا من ئەمە دووەم جارمێم، بەس شوێنێکی زۆر خۆشە، زۆر حەزم لێتی. ئێستا ئێمە و سەیرانگای گۆڵێ تەنیا هەنگاوێکێک دوورین. تەنیا پێویستە لەم بەرزایەوە بەرەو خوارەوە شۆڕ بینەوە بەرەو ناوەڕاستی سەیرانگای گۆڵێ. ئەم شوێنەش کەمێک سەختە بۆ بەشەکل ئەندامەکانمان، بۆیە دەبێت سوود لە پەتێکی بەهێز وەربگرین تاکو ئەندامەکانمان بە سەلامەتی بچنە خوارەوە.
ئەو شوێنە لێ سەرەتایی تۆزێک ئاسانە هەر جادەی خاکیە بەس دوایی تۆزێکمان ماوە کە قورسە بێ وریامان لە ئەندامەکانمان هەبێ پێویستمان بە پەت و تۆزێک تەجهیزاتێکە یارمەتی بکەن بە ئەندامەکانمان. شێرە بەهار یاڵا شێرە. So is your ئەم شوێنە جوان و دڵڕفێنە دەکەوێتە ناو سەیرانگای گۆڵێ ڕۆژانەش سەدان گەشتی ڕوو لەم دەڤەرە دەکەن بۆ بەسەربردننی کاتەکانیان و چێژوەرگرتن لە جوانی و سروشتی ناوچەکە. گەشتەکەی ئەم جارەمان شوێنێکمان هەڵبژارد کە لە ناحیەی سروشتیۆ زۆر جوان بێ نزیکە لە قەزای پێنجوێنەوە شوێنەکەی گەشتاریەوە عادەتەن خەڵکی بۆیرە بۆ سەیرانگا بۆ مەلەکردن و نان خواردن و ئێمەش ئەم جارە ئێمە هەڵبژاردووە وەرەی شوێنەکە مەساڵەکەی جوانە حەزمان کرد تێکەڵی ئەو خەڵکە بین بزانین چۆنیان بۆ ئێرە بۆ سەیرانگا چۆن ڕۆژەکەیان بەسەر بن ئەم شوێنە هیوادارین هەمووی بەسەلامەتی بگەڕێتەوە و شوێنەکەمان زۆر خۆش بێت و کاتێکی خۆش بەسەر بەرین لەگەڵ جەماعەتە. We're in a beautiful location called Gole here in Kurdistan, and it's really amazing, very cooling and beautiful water, beautiful colors. It reminds of Thailand or Malaysia, where it's green and water is dripping everywhere. And looks like there are many people, locals, who are enjoying themselves, swimming, diving, doing things like that. And
It's obviously not the only beautiful place like this. When you hike in the country, you can see, for example, my favorite is Hauraman, and to go to Tawela, where both it's nature and a beautiful, unique village. ئەم سەیرانگایە ئەگەرچی لە ڕووی سروشتیەوە جوانێکی تایبەتی و سەرنجڕاکێشی هەیە، بەڵام وەک پێویست ئاسانکاری بۆ گەشتیاران دابین نەکراوە و وەک ڕێگاوبانەوە خواردنگە و شوێنی حەوانەوە. برایماندا لەگەڵم گەنجانە بین بۆ ئێرە بۆ پێنجوێن بۆ گۆڵێ شوێنێکی زۆر خۆش و سەرنجڕاکێشە، هەست بە ئارامیەکەی، جەوێکی خۆشە، ئاو هەوا و سەوزایەکی زۆر سەرنجڕاکێشی هەیە. بەڕاستی گە شوێنەکەی خۆشتر بووایە، خەڵک زۆرترە هات بۆ ئێرە، ڕێگەکەی خۆشتر بووە، تۆزە سەختی هەبوو بە هاتنە خوارەوەی، بەڵام هەتا بڵێ چاو لێی تێر نابێت لە شوێنەکەی، ئاوەکەی زۆر خۆشە، گەنجمەلە ئەکات، سەوزایەکی خۆشە، بەڵام تۆزێ زۆر چاو لێی نییە، یعنی نابیندێ زۆر، ڕێگەکەی ئەوە نەخۆش نییە بۆیە، هەتا بڵێ شوێنێکی زۆر خۆشە، خاستەن لە هاوینان بێت تا بڵێ فێنیکە خۆشە. بين فترة والثانية احنا نروح سفرات هايكينج من مكان لمكان، بس هذا المكان أول مرة أروح له. كردستان العراق بصورة خاصة تتميز بجمال طبيعتها وجوها اللطيف وناسها الطيبين كذلك. ف يعني لما يجي واحد يشوف مكان يقول إنه أنا وين صرت، فشي كلش جميل وتجربة كلش ممتعة، واي واحد عاجبه يجي خلي يشوف انه اكو عندنا اماكن الناس ما تفكر بها انه موجوده، بس حاليا تقدر تشوفها انه لا، موجوده بالعراق، موجوده بكردستان، تقدرون تونسون بيها، واحسن ما طبعا برا العراق. تعال هنا وتعال شوف. دوایی بەسەربردنی کاتێکی خۆش و خواردنی نانی نێوەڕۆ و مەلەکردنی هەندێک لە ئەندامەکانمان ئەم سەیرانگایە بەجێ دەهێڵین بەرەو بەرزایەکانی ناوچەکە هەڵدەکشین و گەرەکمانە بگەینە لوتکەچیا سەرکەشەکە.
دوای سەرکەوتن بە سەرام شاخە و گەیشتن بە لووتکە پشوێکی کورد وەردەگرین دواتر دەست دەکەین بە چەند چالاکێکی جۆراجۆر دیاره که اندامکان تازه هلاک بون چون که رگه تازه خورست بو بس همو اتوانین که او سفرکه او گشتکه به جوانی توا بکن چون که امال هر هفته هلاک بینو ایش منظور و طلبکان هر خریکی زنکو مکتب و فرمانبرانش خریکی ایشن بس او سرشت جوانه که مشک من صافه که او چالکی که زور باشه What would I do without your smart mouth drawing me in and you kicking me out? I've got my head spinning, no kidding, I can't pin you down. What's going on in that beautiful mind? I'm on your magical mystery ride, and I'm so dizzy, don't know what hit me, but I'll be alright. My head's underwater, but I'm breathing fine. You're crazy and I'm out of my mind, 'cause all of me loves all of you. Love your curves and all your edges, all your perfect imperfections. Give your all to me, I give my all.
ئێستا ساردی کردووە بەهۆی ماندووبوونی ئەندامەکانمان و بەشێکیان خەوتون و ئەوانی تریش بە دیار ئاگرێکەوە دانیشتون شەوگار بەسەر دەبن. And should the sky were filled with fire and smoke, keep watching over a journeying sun. Inside the mountain I see fire, burning a tree I see fire. Hold all in soul, I see